سلااوتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانە بم. لە ئێستا بینین شێوەیەکی زۆر لە عێراق و چواردەوری عێراقەیە خۆپیشاندانێکی بەرفراوان لە زۆربەی شارۆچکانی بەغدا دەستی پێکردووە. زۆر جارە بینین هەم لە کوردستان و هەم لە دەرەوەی کوردستانیش لە ناو عێراق لەو خۆپیشاندانانە یاخود لەو شەڕانەدا زیاتر خەڵکی فەقیر و هەژار ئەبنە قوربانی و دوای ئەوەی دەستکەوتێک بەدەستێنێەوە خۆپیشاندانانە زیاتر ئەو کەسانە سوودمەند دەبن کە لە دەرەوەی خۆپیشاندانەکە بوون یاخود ئەوانە بوون کە بەشداریان نەکردووە یاخود هەندێک جار خۆپیشاندەران تۆمەتبارەکرێن بەوەی کە دەستێکیان لە پشتە تۆمەتیان نەخەنە پاڵ و بۆ ئەوەی خۆپیشاندانەکان پێککە بکەنەوە. ئەمانە و چەند پرسیارێکی ئێمە لە هەوڵاتیانەکەین بزانین ئەوان ڕایان لەسەرم بابەتە چێ وەش لەگەڵمانە بوو. فەقیر لە تاو دەردی خۆی ئەڕوا دەستەکا بۆ خۆپیشاندانە و دەوڵەمەندیش ئاگای لە هیچ شتێک نییە و ئەواتی ئاچێ و لە بڕۆی کوڕی فەقیرە و کەس نێ دیفاعی بکە بۆ یەکەنێ ئەڵێ دەستێکی لە پشتە شەریکی دزوو ڕەفیق خاپڵە من بێمە سەرم جادە قسەیەک دڵی خۆم بکەم تۆمەتبار مەکەن ئەڵەن لە حیزبێک نادوێت کێ لەسەر سکی تێر خۆپیشاندانەکە کەسێ نییە لە پشتی فەقیرەکە ئەی منش دەسەڵاتدارم پێ ناشکێتەوە پڕ بە دەمی هاوارەکە گوێی لێ ناگری مەجبور پەلاماری کوسیەکە هیچکێنێ لە هەموو شوێنەکە هەیە خەڵکیەکەن لە ئاوی لێڵا ڕاو دەکەن. بۆچی زۆر جارێکە شەڕێک ڕووەدا کە خۆپیشاندانەکە بێ هەر خەڵکی فەقیر و هەژارتیاچن کاکەگیان ئەلێ لە تاو دەردی خۆی ئاگای لەنگۆ دەوڵەمانەکە ئەلێ قەیم دایدا شەریکی دزوو ڕەفیق خاپڵە دەوڵەمانەکە ئەوەی کە زاڵمە شەریکی ئەوە لە دوایەی وەک تۆ فەرمون ئەو بەشداریەکە ئەو ساحیبی ئەو حەقەیە فەقیرەکە تیاشێت ئەمە قەزەکەرەوە فەقیر دەتا و نەبوونی و تۆ دڵگەرمە هەناسە سادە هەتووە لە هیچ شوێنێ ژانی نییە دەوڵەمانەکەی ژانی باشە بەشداری ئەوە ناکە ئەگەر بەشداریکە ئاغای قوبولی ناکات. بێگومان خەڵکی فەقیرۆژار ئەبن بە قوربانی لەبەرەوەی بەرپرسەکانمان ئەوانەی کە دەسەڵاتدارن هەر خۆیان بڵێنەوە خۆپیشاندانانە دروستەکەن بۆ ئەوی خەڵکی فەقیرۆژار هەمی بێ بە قوربانی و هەر ئێمە زەرەرەکەین. چزانە فەقیر لە تاو دەردی خۆی ئەڕوا دەستەکا بۆ خۆپیشاندانە و دەوڵەمەندیش ئاگای لە هیچ شتێک نییە و ئەواتی ئاچێ و زۆر جارە بینین کوڕی فەقیر و هەژار ئارە وەڵڵا هەمی کوڕی فەقیر تیاچی یان لە شەڕەکانیش ئارە وەڵڵا ئەی کاکە فەقیرەوە چێ بۆ احتیاجی بۆ لە فەقیریا بۆ پێشمەرگە و ئیمجارە لە فەقیری ئاچێ لە تاو دەردی خۆی تێسەر ئەم جادانە ئەوێسێ و لە بەشکم شتێکم دەستکەوێت هیچیشی دەست ناکەوێ و ئاوا ئەیکوژن و ئەڕوا ئیمڕۆ باخم تانی وەڕۆ 55 لە بەغا کوژیا بوو خەڵک مەزاهرێکە و هینەکە داوای مافی خۆیەکە مافی فەوتاوە مافی نییە ئێستا بۆ نمونە کابرا 18 ساڵ ئەخوێنێ 22 ساڵ ئەخوێنێ دوای تەخەڕوجەکە مایە پوچە نەوەڵڵا دانامەزرێ ئێستا من بۆ نمونە من کوڕێکم هەیە بەخوا 7 ساڵە تەواوی کردو هەرە خەسم بەخوا ئەمری تەواو کرد تاعی نەبوو هەر خەڵکی فەقیرۆژار دادەسێ خەڵکە دایمە داری بچووک سووتە منێ بە داری گەورە ئەی چۆن یانی ئەگە داری بچووک نەبێ داری گەورەیە سووتێ پێش پێ دوایە هەر خەڵکی فەقیر تێ بازەکات بە هەڵا برێن خەڵ بە هەڵا ئابا خەڵک لە هەر شوێکە بزارەکەی نوێی خەڵکە بە لاڕیا برێوە نییە وەڵای هەر جیلی فەقیرەیەتە سەرجادە کەسی دەوڵەمە نایەتە سەرجادە ئێستا من فەقیرم لە زۆر شت نقسانی مەیە تێگەی ئێمە سەرجادە بەس کەسی دەوڵەمەند نایە ئەو شۆڕشانە ئەو خۆپیشاندانە خەڵکی فەقیرەکەن بۆیە ئەوان تیاچن ئای چۆن هەر فەقیری داماوە فەقیری دەما و ئەیتر دەسەڵاتی نییە ئاگاتە ئێرای و یەتە سەرجادە و ئەوەی لە دڵیاتی دەرێ بڕێت دەربڕنەکەی شوێنێ بە خۆپیشاندان یا بە قسەکردنی یا بە بەرزکردنەوەی شعری قاقەزێش هۆکار چیە زۆر جار لە شۆڕشە لە خۆپیشاندانە خەڵکی فەقیر و هەژار تیاچن ئەی خەڵکی هەژار بە بۆ نێم حیزبیان نەیەوەی و وەڵای بێ بەرنامەی حکوومەتە حکوومەت دەگە بەناوی بە خەڵک ناچێت ناڕژێت سەرجادە قوربانگیان خۆی لەو شتانە تەنها هەژارەکەی داوای مافی خۆیەکە ناتوە بڕۆ سەری مەسئولانە کە سەری ئەو دەوڵەمەندانەکەی هیچیان پێویست نییە تۆ هەر فەقیرە داوای کارەباکە داوای ئاوەکە داوای خزمەتگوزاریەکە ئەوان شتیان پێویستە بڵێ داوای شتێکی سەرەتایی خۆیەکە خۆ مافێکی خۆیەتی مافی خۆشێتی داوایەکە ئەوان جێبەجێ ناکەن بەڵکو تۆمەتباریشەکەن هەژار عێراقە کەوتۆتە گێژایەکی حتی گێژایەک مۆر خۆیان خوا دەریکە دەوڵەت دەستی تێخستەوە دەوڵەت دەیدە دەوڵەتێ هەموو دەوڵەتێ دەسیاتیا و فەقیرەکەی تایە چووە و
ئەوەی دەسڵاتدارە زاڵە و من فەقیرە و ئێتر هەمووی بۆ فەقیر ماوەتەوە عێراقە سەر لە شێوە عێراق هەر کوا خۆشیوە خۆی وێدینێ دوای داعشەمە خۆ پیشاندانە خۆ پیشاندانش بۆ شێگرێ لە خۆشیاگرێ کێ لەسەر سکی تێر خۆ پیشاندانەکە وانە ئەگەر خەڵک ئەگە حکوومەت بەرنامەیە بێت چاوی لە فەقیر وەژارە بێت دامەزان کاتەوە بۆ خەڵکی فەقیر وەژار خەڵک ناڕژێت سەرجادە لە ناچاریا خەڵک ئەڕژێت سەرجادەکە پێگیراوە زۆری باتەوە کەتر مەجبورە ناچارە گەنجی وا بینی دینارە لە باخەڵیان نییە بەیان تاوارە لەم بازاڕە شەو تابانی خەوی نییە ڕۆژ تاوارە کارێک نییە بیکە بەتاڵۆتاڵە ناچارە یاوەتە بێت بێکاری بڕشێ سەرجادە یاوەتە پەنابەشتی خراپە خۆی کێشەکە لەوایە هەموو سەرەڵدانێکی شۆڕش هەر لە دێر زەمان و هەر لەوەی کەوا مرۆڤایەتی دروست بووە خەڵکی فەقیر و هەژار دروستی کردووە دوجار ئەوانەی خاوەنی قەڵەمڕۆن و خاوەنی بەڕێوەبردننی سیستەم و وڵات و ئەمانن دێنە سەر ئەوە حازری دیارە ئەمە ئیتر خۆڕستکە حاڵەتانە هەیە عادەتەنیش لە هەندێک شوێنە بۆ نمونە لە هەندێک وڵاتە نەک هەندێک وڵاتە لە ئێستای وجودی بەشێت وای لێ هاتووە ئیلا حاکمەکان یعنی کۆیلەکانیان کردەوە محافظکاری کورسێکی خۆیان بۆیە ئەم حاڵەتانە قەت یعنی دەسە جەمعێکی لەسەر دروست نابێت تاوەکوونیە خەڵکی هەژار بێ بەخاوەنی تێگەشتی کە دەسە جەمعی لە دەست دروست نەبوو کۆڕەئی لەسەر دروست نەبوو ئەوە حاڵەتە دوجار سیاسەکانە بن بەخاوەنی وڵی وەکارەوەیە دیارە کوڕی بەرپرس دەوڵەمەنە و وازعی باشە و باخەڵی پڕە و کێشەی دارایی نییە و کێشەی سەفەری نییە و کێشەی مستەشفەی نییە و کێشەی خوێندنی نییە و دیارە خەڵکی فەقیر ئەی بۆچی خەڵکی فەقیر ئەم کێشانەی کە من پێم وتی لە باخەڵ لە بژێوی ژیان لە شوێنی نیشتەجێبوون لە شوێنی خوێندن هەتا تەنانەت مستەشفە تەندروستی هەمووی فەقیر کێشەی هەیە لەگەڵ ئەمانە کە کێشەی هەیە دیارەکە ئەڕاتەوە بەم کێشانەوە بەیانی حەزەکە شۆڕشێ بێ و ئەم وەزعەت تێک بچێ و خەڵکی فەقیری ئیسفادەیە بکە ئەوەی زۆر جار ئێستا لە عێراق ئەیبینین ژمارەی زۆر خەڵکی مەدەنی بەهۆی ئەو شەڕ و پێکدانانەوە بۆتە قوربانی یاخود لەو کاتانەی کە شەڕێک بەرەوکی وڵاتەگرێ زیاتر خەڵکی فەقیر و هەژارە دیفاع لە وڵاتەکەی کات و بەرگریە کات بەڵام بەداخەوە دەستکەوتەکان دواتر بۆ کەسانە مینێتەوە کە بەرپرسن کە خاوەن دەسەڵاتن و هێزیان هەیە خەڵکە مەدەنیە فەقیرەکەش کە قوربانی بووە لەم نێوەندەیە کەمترین سوود لە دەستکەوتەکانی ئەو شۆڕشە و ئەو خۆپیشاندانانە وەرەگرێت. زۆر جارە بینین دوای ئەوەی خۆپیشاندانەگریان بۆ منە شەڕێک ڕۆدا لە دوای شەڕەکە ئەوانی کە سوودمەند دەبن لەو خۆپیشاندانیان لەو شەڕە ئەو خەڵکانن کە بەشدار نەبوون لە مۆزوعەکە خۆپیشاندانەکەیە بۆ من لە شەڕەکە بەشدار نەبوون بەڵام زیاتر ئەوانە سوودمەند دەبن. ئیدار هۆکارێکی ناڵم هەر ئەوەی کەوتم زیاتر ئەمانی کە لە ناو خۆپیشاندانەکان لە ناو وەزعەکەیان تووشی کوشتنە بن تووشی مردن ئەبن ئەمانن هەر زەرەرەمەن لە هەردوو لاوە دوای ئەوانە بەرهەمەکەی ئەخۆن هەنێکی بەرهەمی باشێکی ئەخوا هەنێکشی ئەیدۆڕێنێت هەر ئەوانن ئەم خەڵکە بۆتە قومار بڕین ئەوە شتێکی زۆر تاکید ڕاستە و ئەرە وەڵا وایە ئەیکابرا لە ماڵی خۆیان دانیشتووە دوای شتەکە کە کردیان بەسەرەواشکێتەوە بە قازانج و ئەوی تیژە بێ بە زەرەر و بۆی وتەوە ئەوەی کە لە خۆپیشاندانەکەەوە سوودی لێ نابێت ناوەڵە سوودی لێبین ئەکوژینەوە ڕاوە هیچ قسەکە ڕازە ئەلێ شەریکی دل و ڕەفیق قابڵ ئەوە لە خۆشە ئەوەی کە تیاچ و ماڵوێران و فەقیرە ئێتێکی دڵی تەنگ بۆ تازە وازی لێ هێناوە ئەمجا یەکجار چاچم ئەوە ئەمجا ئەوە شێتە پێشەوە کەوتۆتە فەرێحی زاڵمەکە پێ خۆشە
ئەگەر حەقێ بێ بەوی بابەتوین بە من بە فەقیرەکەی نهات بۆچی زۆر جار کە ئەبینین کە شەڕێک ڕووەدا شۆڕشێک ڕووەدا تەمەەن خەڵکی فەقیر و هەژاری کات خۆپشاندان هەروانێ بەڵام کاتێک کە دێتە سەرەوەی دەستکەوتەکان دابشکن ئەوانە سوودمەند دەبن زۆرتر کە بەشداریان لەو شەڕانە کردووە کە بەشداریان لەو خۆپشاندانە نەکردووە یعنی ئەوەی کە بەشداری کردووە سوودی ئەوەندە لێ نبینی ئەوەی کە دانیشتۆ لە ماڵە ئەو سوودی زیاترەبی ئەی تەمەەن هەرەوەڵا ئەوانەی کەواکو دانیشن لە ماڵەوە هیچ ئیسفادەی لێکن و فەقیرەکە کوڕی فەقیرەکەتی هاشێت ئارەوەڵا کۆمەڵی خەڵک بەلاڕێ ئەبرێن ئەمجا کۆمەڵی خەڵک هەوڵەدا خۆ ڕۆسەمی زاڵ پیاکی بەخێت و شاتە سنۆک بوو ڕۆسەمی زاڵ خزمەکاری ئەو بوو نەبیستووە خوێنەوە خوێنەوان بەس نەخوێنەوارم ژیان وا بۆ ژیان ئەوەی کە ڕاز بێ کۆمەڵی خەڵک گەشتی لا بەلابکە خراپە خێزانی چۆنە جیلی فەقیر دایم بەشی خوراوە هەر بەش خوراوە لە هەموو شتێکە لە ڕووی هەموو شتێکەوە بەش خوراوە باشە بۆ ناتوانێت بەشی خۆی ببڕێ لە ئەو دەستکەوتانی کە بەدەستهێن دەسەڵات نایڵێ ئەی جەماعەت بازێکی هەر لەو فەقیرانە بازێکی بێ بە کوێخای و فەقیرانە و خۆیان دەمی خۆیان چۆرەکەن یا شتێک وەرەگرن لە سوچێکەوە ئیتر جیلەکەی تریش کە هەوڵی یاوە کەس بووە هاتە دەستەرجادە ئەما فێخورێ زۆر جار ئەبینی لەو خۆپشاندانانە بۆ من لەو شۆڕشانە کە ئەکرێ دەستکەوتەکەیشی زۆر جار بۆ خەڵکی ئەو خەڵکانەی کە بەشدار نەبوون لە ئەو ڕووداوەیە بۆ منە خۆپشاندانیان هەر شتێکەیە بەڵام کێ سوودمەند دەبێت زیاترەوانەی کە هیچیان نەکردو کە دانیشتون لە ماڵە بوون بەڕێزەکەم هەر لە کۆنەوە هەروە تۆ لە جەنگێکا دەبینی لە سوپایەکە شەڕ دەکات بینی گەورەکەیان دەستکەوتەکانە بات و گەورەکەیان ناو دەرەکات ئەو سەربازانە کە شەڕی بۆ کردوون و کە هەنێکی شەهید بوو هەنێکی بریندار بۆ ئەوان هەدەر ناکەون ئەبینی کە سەرکردەکان دەستخۆشی لێکرێت و خەڵاتی شەکرێت دەستکەوتەکە بۆ کەمینەیەەکە و قوربانیەکەی زۆرینە فەقیرەکە قوربانیەکە دات و لەلاوت دەوڵەمەند و سەرکردەکە مافوشتی ئەوی شەخوا ئەوانە برا جوانەکەم ئەوانەیە کە زود بەخشە بنەر باڵا دەستەکانە کامە بۆ فەقیر بووە بڕۆ کوڕی فەقیرەوە تا هەزاران کوڕی فەقیرتیایە چووە لە عێراقا و بە زۆری سونەکانشە مەدەنیە و سونەیە هەر سونەیە بۆتە قوربانی ئەوشی کە سوودمەند دەبێ باڵا دەستەکانە هەر وەکو خۆمان لە هەرێمی کوردستان شەر باڵا دەستەکانە کێ تیاجوو کوڕی فەقیرتیایە نەچوو هەمووی کوڕی فەقیرتیایە چوو بە خۆپیشاندان و بەبێ خۆپیشاندان بەس دەوڵەمەندەکان سوودمەندن فەقیر تەنها زەرەرەکەی بۆ زەرەرەکە بە فەقیرە بەس زەرەرەکەی نا هیچتر نییە هۆکار چییە ینی دایمە فەقیرەکان قوربانی وەڵی هۆکارەوێ تۆ سیرکە من خۆم پێشمەرگیەکەم لە بەرەی جەنگام بۆ نمونە کوڕە مەسوولێ نەبوو لەگەڵ من نابێت کوڕە مەسوولێ نەبوو لەگەڵ من هەموو فەقیر و لە من فەقیر لە من داماوتر بوو لە بەرەی جەنگا بوو مانەوە هەر فەقیرێت لە باش ژیانی یعنی تۆ گیانی خۆت خستە مەسترسیەوە پاراستنی کوردستان بەڵام سیرەکەی ژیانی کوڕە مەسوولەکان لە تۆ زۆر خۆشترە کە گیانیشان پارێزراوە بۆ نهاتوە ئەسڵان لە تەلەڤیزیۆنیشەوە مەجالیەوەی نەبوو لە تەلەڤیزیۆنیشەوە سیرمان کات کاتی ئەوەی نەبوو لە تەلەڤیزیۆنیشا سیرمان کات نەک بێت لە بەرەی جەنگا لەگەڵمان ناوێت بۆ من سپاس بۆ خوا سپاس بۆ مەسوولەکەم یەکێ بووە لەوانە لە پێش خۆمەوە بووە لە هەموو شوێنەکانە پاراستومی و بەدەمەوە بووە بەڵام زۆربەی شتەکان هەروایە ئەو مەسوولی کە چوار فەقیری وەکو من و وەکو بەرەز و فەقیر و ژار کە حیمایەتی کوڕەکەی خۆی لە ماڵەوە مەجالی لە تەلەڤیزیۆنیشا سەیری کات لە ئێستا وای لاتوە تەنانەت خەڵکی فەقیریش خۆی لەو مەسەلانە ناگەێنێ بۆیە هەر کاتێکیش ئێستا وعێک دروست بووە لە ناو خەڵکی جیلی هەژارە خۆی خاوەنددارەتی دروست ناکا بۆ خۆی بۆیە ئێستا وای لاتۆ معارەزە نەماوە يعني خلق رأي نماوە قسەی لەسەر سلبیاتەکانی وڵاتە نەماوە خەڵک لەسەر حەقی خۆی قسە ناکات بۆیە یعنی ئەبینی خۆپشاندان کرا لەم شارە ینی بڕواب کە هەر ئەمڕۆ بە هەزرمە هاتەوە چی گوزەرا چی کرا چی ڕوویە ئیلا کۆمەڵی خەڵکی داما و زەرمەند بوون بە شەهید بوون و هیچی تر هەنی هەر وەکو خۆی وایە ئەم شارە کەس خاوەنی نییە خۆی خاوەنی خۆیەتی خۆی دروست کردووە یعنی لە وجودی خۆی دروست کردو خۆی عادەتەن دایم لە هەموو شوێنێکە هەیە خەڵکیەکەن لە ئاوی لێڵا ڕاو دەکەن ئەمە هەر هەیە لە هەموو شوێنێ
لە لای ئێمە و لەم لاو لەولا لە هەموو شوێنە ئەم دەستە هەیە کە لە ناو ئاوی لێڵ ڕاو دەکەن. سوودمەندیش ئەگەر شۆڕشێ بەرپا بێت ئەگەر عادیل بێ خەڵکی فەقیریش ئیسفادەیەکە، بەڵام ئەگەر شۆڕشێک خەڵکی ماساوچی و خەڵکی دوو لە ڕووی حاجی دز و جەردەبیکە خەڵکی فەقیر هەر ئیسفادەی لێ ناکە. بەڵێ سا بۆ نمونە با من نمونەیەکت پێشەکەم لە قەزەی شەڕی داعشە. شەڕی داعش چەند کوڕە مەسوولیت بینی بکوژرێ، چەندت بینی هەر بە وەکو پەنجەی دەست سێ چوار بەرپرسینە بێکوژران وەکو پلەیلیوە کەست نەدیوایە ئەموانە لە تەلەڤیزیۆنەکان و لە پەیجەکان و فەیسبوک دەتبینی کە کوڕە مەسوولان چۆن بە قەناس و بین خۆیان دەرەخەن و بە 5 کیلۆمەتر لە دوای شەڕەوە بوون. پێگەی لەبرات هەرچینی فەقیر لە شۆڕش لە حکومەت ئەوەی کێشەوێ کوڕی فەقیر باجەکەیەدا لە هەموو شوێن. فەقیر لە تاو دەردی خۆی ئەڕوا دەزەکا بۆ خۆبیشاندانە و دەوڵەمەندی ئاگای لە هیچ شتێک نییە و ئەواتی ئاچێ و دەبڕۆی کوڕی فەقیرە و کەس نێ دیفاعی بکە بۆ یەکەنێ ئەڵێ دەسێکی لە پشتە شەریکی دزۆ ڕەفیق خاپڵە من بێمە سەرم جادە قسەیەک دڵی خۆم بکەم تۆمەتبار مەکەن ئەڵەن لە حیزبێک نادێتی تێگەی کێ لەسەر سکی تێر خۆپشاندانەکە کەسێ نییە لە پشتی فەقیرەکە ئەی منش دەسەڵاتدارم پێ ناشکێتەوە پڕ بە دەمی هاوارەکە گوێی لێ ناگری مەجبور پەلاماری کورسیەکە هیچکێنێ لە هەموو شوێنەکە هەیە خەڵکیەکەن لە ئاوی لێڵا ڕاو دەکەن. ئەگەر وەزەکان بە دڵێ بێڵێن دەستێکی لە پشتە ئەمە بۆ زۆر جارم شتە بەکارێن وەڵی حیش دەست نییە بەس دەستەکەی ئەوەیە ئیسا ئەم حالێن خۆپشاندانەی عێراق کە دروست بووە بەس هۆکارەکەی ئەوەیە ئەم سەرکردی کەسێدایان ناوە و تۆزێ لەوان باشترە ئەم عادل عەبدولمەهدیە لەوان باشترە کە باشێکی لەوان باشێمان ژانێ ئەم کە باشتر دەست هەنێ ئیش ئەکا بۆ خەڵک قانجازی فەقیری تایە قانجازی چینی خواری تایە زەرەی دەوڵەمەندەکانی تایە زەرەی بەرپرسەکانی تایە ئەیانەوێت سەر نەکەوێ و ئیشی نەڕائینا بۆچی دەبات لێ تێنێ دەبزانێت کەس گلەی لەم عەبدولمەهدیەکە هەر ئەڵێ حکومەت بەڵام کێشەکە بەزەوێ ئەمە دروست کراوە بەس بۆی عادل عەبدولمەهدی کۆتایی پێبێ و یەکێ بچێتە شوێنەکەی کە نانی ئەوان تێک نەچێ دەستی چی لە پشتە درۆکەن هەمووی دوو لە قسەکەی تۆ دەستی چی لە پشتە کابرا لە تاو دەردی خۆی تێسەر جاتە ئەگینا من کوڕم ڕۆی و هێچوم هێناومەتەوتمە کاکە ئەکوژێ بە هیچ بری هیچ ناکەوێت تۆ چیەکەیت چۆ بەلا ئیشی خۆتەوە چۆ دینارێ پیاکە لەوە باشترە ئەو کوژن ئەو کوڕەکە کوژە ئەو ڕۆژە کوڕەکەی مشی تیا بوو کوڕی کێوەمە ئەرەوەڵا ئەو ڕۆژەش کوڕەکەمی لەوێ چون بەش زۆر هێناومەتەوە تۆ خۆت بۆیە بەکوش کەس منەتەم بۆ نمونە مامۆسا چوونە سەر جادل نام چەند هزار مامۆسا لە سلێمانیایە 300 مامۆسا چوونە سەر جادە و بەردەرگای محکەمەوانە باشە بۆ زۆر جار یەکسەر ئەو خەڵکە تاوانبارەکەن وڵا تۆ وڵاتێک لە پشتە تۆ تیرۆریستی تۆ نازانی متهمکە ئەی چۆن ئەی چۆنی متهمیکا و لەو تاوانە دوخاتەوە و بەلای ئەوانە ڕۆ ئەوان نییە ئەو حەقە ڕۆ ئەوان نییە ئەلێت ئەمانە ئستعمارن دەستیکانە پشتە ئەمانە خراپن ئەمانە گرەشێنن ئەوێ بە تۆمەتی ئەو ئەوان فەقیرەکە تاوانبارەکەن و خۆشیان بۆ بەزیوانە بێ دەستون دوای وەک تۆ فەرمونە ساحەبی حەقەکە ئەوانن تیاسوتی کوژا و نەبوونی و سزن و نەفی و هەموو شتێکی تیابێت و ئەوان تیابن و قەزەکە هەر ئەوان بۆ مامە حاتیمە بەس ئەوەیە ئیسلام هەموو کەس ڕقی لێتی دا ئەوان کە ئەگەشتێکیان بۆ کراڵێکێکی لە پشتە هەرە لە ئەینەن بەسەر ئیسلامە ئیسلام غەڵەت ناکات ئیسلام هیچ شتێک ناڵێت مەبەست لەوایە ئەوان ئەینەن بەسەر ئیسلام هەڵە ئیسلام نەپشتێتی ئەمە ئەسڵ ئەساسیشی نییە زۆر جارە بین کە مزاهرەیەکە بێ یەکسەر ئەڵێن وەڵاوە دەستێکی لە پشتە بۆچی زوو ئاوە خەڵک تاوانبارەکەن بۆ وێژن وڵاتی لە پشتە دەستی لە پشتە لە هەموو وڵاتەکان ئەمزارەیەکی بە ئاشتی و ئازادی خۆی من نەخوێنەوارین وەڵای ئمڕۆ بە شەڕەبەرد و بە هەڵکتنا سەر بارێگایەک زای لە تۆکەوی لە منەکەوی لە میلە دەکەوی ئێوە نییە ئەوە حیزبەکان بەلاڕێیان نابن کۆمەڵە خەڵ بەلاڕێیە بە منێ خەڵ باوەڕم پێکە کۆمەڵە خەڵ باوەڕی پێ ناگرێ تۆ باوەڕی پێکەی کۆمەڵە خەڵ باوەڕی پێ ناگرێ بەلاڕێیان بن چۆن چارەسەرەکرێەوە وەڵی چارەسەر بێ خۆیان بزان چۆنیکەن ئەبێ خۆیان بزان ئەو کەسێکە بزانێک ئەبێ خۆیان بزان چۆن چارەسەرەکە نابزان داوای چیەکەن خەڵ ئیسان نیوەی نازان دوای چی کەوتووە ئەو خەڵکی خێزان لە بەغام زارەکە نازان دوای چی کەوت با قەرباڵقی کەوت ئێستا لێرە مزارە نەبوو خەڵ نیوەی دوای قەرباڵقی کەوتبوو ئەنا بەردەگرێتە منیش بە هاوڵاتێک نیمەکۆ تۆ
تۆ کابراایکی ڕۆژنامە نووسیت پێم نێ ئەگە بەردێگەی تێگەن باشە فەرقی تۆ هاوڵاتێکی تۆ خزمەت بە خەڵ ناکەی ئەبا خزمەت بە خەڵکەکەی لە بڕۆی کوڕی فەقیرە و کەس دێن دیفاعی لێ بکە بۆیە کەنێ ئەڵێ دەستێکی لە پشتە ئەناگە کوڕێکی مەسوول بووە یا کوڕێکی دەوڵەمەند بووە باسییان نییە باسییان نییە کرد حەقی خۆیان نەسەن بەس ئەگەر کابرا ئەگەر کوڕە فەقیرەکە بێت ئەڵێ وەڵاوە دەستی لە پشتە هەر لە کوردواری خۆمانەوەە حیزب حیزبیانە ئێستا من بێمە سەرم جادە قسەیەک دڵی خۆم بکەم تۆمەتبار مەگەن ئەڵەن لە حیزبێک نادوێتی تێگەی یەکسەر ناوەڵا ناڵەنم بە فەقیرە ناڵە بە حیف کەسی دەوڵەمەریش نایە دەستەرزادێ هەر کەسی فەقیری جیلی دامەوە سەرزادەوە ئەوەنە تحملی کردێ هیچ دەوڵەتێک وەک دەوڵەتی خۆمان بەشخوراو نەبووە دایم جیلی فەقیر لە ژێرەوەی تێگەی دەوڵەمەریش لەسەرەوە جی لە فەقیرەکەەوەی لە دڵیاتی یەتە سەرجە هیچ دەسەڵاتێکی نییە تەنها خوانە بێ یەتە سەر جادەیش شتێک بەرز قاقەزێ شعرێ شتێک بەرزەکاتەوە تۆمەتبارێکەکەن بە 1009 یا سانوقمێکەن بەڕای تۆ بۆچی تۆمەتبارەکرێ زۆر جار با بڵێن خەڵکی فەقیر تۆمەتبارەکرێ بۆی کە خۆپیشاندانی کردڵێن تۆ دەستەکرد لە پشتەوەی تۆ وڵاتێکت لە پشتە تۆ کەسێکەوێت ئەم وڵاتە تێک بدەیت بەڕێزەکەم ئێمە لە وڵاتەکە ژین دەوڵەتێکی سەرەوە خۆمان نییە ئەبینین چەنەها دەوڵەتی دراوسێمان دەستی تێکە لەگا لەگەڵ وڵاتەکەمانە دەبینی لەم لاوە تورکایە لەو لاوە ئێرانیەت یعنی چەندین خۆپیشاندانمان بینیوە دەستی وڵاتانی تیا بووە بۆیە هەرپی خۆپیشاندانێکیش بکرێ و ئەزانن دەستێکی دەرەکی تایە زۆر جا خۆپیشاندان کراوە خەڵکی دەرەکیمان بینیوە خەڵکی ئێرانمان بینە ناو خۆپیشاندانەکانی هەنیە دەست هەیە حەزەکە بۆ نەشتێکی بەدڵ نەبێ وڵاتەکە تێکدا لەبەر ئەوەیەش چی ئێوێ بەدەستی بێنێ بۆ خۆپیشاندان شتێکی بەدڵ نییە ئێوێ یاساکە هەموار کاتەوە شتێکە فەشەلی ببێنێ لەبەری سەر نەگرێ ینی بەڕای تۆ زۆر جارە خۆپیشاندانەگەر خەڵکی فەقیریش بیکەن ئەوان دێن لیان تێکەدەن بۆ ئەوی سەر نەگرێت بەڵێ شتێک بەدڵیان نەبێ هەروە ئابێ چیانە دەست بێ ئەیکەن برا جوانەکەم هەموو هەدەفەکان بۆ فەقیرە دائمە ئەوێ فەقیر لەژێر باڵا دەستەکانەوەی فەقیر لەوێتە قوربانی تۆمەتبارە کرێ بەیانی تۆمەتێخەنە بەردەستی و ئەڵێن تۆمەتبارە با هەر باڵا دەستەکانە حیزب حیزبیانەیە 50 حیزبیاتە عێراق هەرە وەڵاوەتانێ خۆپیشاندان لەسەر تێریەکرێ کوا خۆپیشاندان لەسەر تێری کریا هەموو دەستی وڵاتانیاتی هەموو وڵاتە زیلێزەکان ناوە ئاژاوایان کردێتە ناو عێراق و ناو ڕۆژ ئاوا و کێ هەمووی زلیێزەکانە کێ ئەمریکایە ڕووسایە بەریتانیایە هەموو دەوڵەتەکان ئێرانش ئەی ئەوە لە خۆپیشاندانە لێکرێکی بە تایبەتی هەر ئێرانە بۆ ئاژاو بۆ عێراق بێخاوەنە کەس نییە لە پشتی لایانی دەسەڵاتدار دەستی زیاترە ڕوە کەسێ نییە لە پشتی فەقیرەکە ئەی منش دەستی دەسەڵاتدارم پێ ناشکێتەوە من حتمما هەروایە لەبەر من دەستی دەسەڵاتدارم پێ ناشکێتەوە ئەتی مەجبورە قسەویش سەرەگرێت قسەویش لەسەری قسەی منەوەی هەرچەند قسەی من ڕاست بێ و قسەویش ڕاست نیە بەڵام قسەی و چووکە دەسەڵاتدارە قسەی و لەسەری منەوەی خەڵک باوەڕ ئەم ڕۆوای لاتووە سەیری ناخی ئینسان ناکەن سەیری ڕواڵەتی ئینسانەکانەکەن ئەوان قسان زیاترە ڕات قسان لەسەرەوەیە ئیتر ئەبێ دەسەڵات خۆی دەرباسکە لەو خۆپیشاندانانە ئەبێ چی بڵێ ینی پێ دەڵێ تابووری پێنجی پێ دەڵێ گێرە شێوێنی پێ دەڵێ چی بکە ینی ئەچێتە سەر و جادە چی بکە پڕ بە دەمی هاوارەکە گوێی لێ ناگری مەجبور پەلاماری کورسیەکە هیشکێنێ چوزانم بە حاویلەیەگە شوشەیەگەشکێنێ بۆیە تۆ کە گوێ لێگر ئەو نایەتە سەر جادە بەربۆشێنێ بۆ خۆی با بۆ خۆی بەربۆشێن با بۆ خۆی خەڵک نەخێر پۆلیسیە بکوژێ پۆلیس گێدامەوە ئەویش هاوڵەتێکی وڵاتی هۆکار چێ کاتێک خۆپیشاندان نەکرێ یەکسەرەوە خەڵکە فەقیرە تۆمەتبارەکرێ بۆی ئەڵێن دەستێکی لە پشتە ئەم عیدی وڵ ئەوڵاتە ینی ئەم تۆمەتانە بووە ئاراسی خەڵکی فەقیر ئەگەرەك و تۆمەت بەیانی من تێمە سەرم جادەیە کوژێ مەڵەن تیرۆریستە ئێبچی پاساگی پێ کە کوشتومی مەجبورە پاسایەکم داتە کە تیرۆریستە بۆ نمونە لە بەغا بە یارمەتی و لە بەغا ئیمشەوە بەحساب 21 نەفەر کوژراوە یەکسەر دەستگایەکیان تۆمەتبار کردووە کە تایبی ئەمانەی کوشتووە حەقل کە تایبی حەق ئەمانەی کوشتووە حەق باشە ئێچی هۆکاری پێ تەبعاً ئێکە تو ئەو کوژدەی نایە من هۆکارێکم بێ بکوژم
وای ئەمانێ ئەبێ بەلا شتێکت بۆ دانە بۆ چاو کوژم خۆپشاندانەکان شۆڕشەکان ئەمانە زۆر جار خەڵکی فەقیر لە تاو نەبوونی خۆی دێت ئەم شۆڕشانەکات یاخود ئەم خۆپشاندانانەکات بەڵام بۆیە زۆر جار قوربانەکان ئەمن بەڵام بەداخەوە ئەوەی کە سوودمەند دەبێ ئەو کەسانن کە لە دەرەوەی خۆپشاندان بوون یاخود بەشداری شۆڕشەکان نەکردووە و خاوەندە سەڵاتێک بوون ئیسفادیان لە دەستکەوتەکانی ئەو شۆڕشە و خۆپشاندانانە کردووە و زۆر جار کە قوربانێکیش لە خۆپشاندانە کە بێت تۆمەتبارەکرێ بەوەی کە ئەو کەسە تیرۆریستە یاخود ئەو کەسە دەستی وڵاتێکی لە پشتە بۆەوەی تاوانی کوشتەکەی لە کۆڵ دەسەڵات بێتەوە و کەسەکە وەکو تاوانبارێک سێر بکرێت کە سەرڕاوی کە بۆتە قوربانی پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەی تر بخوای گەورەتان سپێنم خواتان لەگەڵ